یەکێکی تر لەو نمایشانەی کا لە شاری سلێمانی نمایشکرا شانۆی پیتەنەلکاوەکان بوو کە تێکستی یەکێک لە نووسەرەکان ئەویش نووسەر دارۆ عەزیز و هەروەها لە دەرهێنانی ئاسۆ نووریە کە تیایدا کۆمەڵێک کەم ئەندام کاری نواندنیان تیادا کرد. بەڵام من نەمتوانی بفڕم و ئارەزووە خێرمەتی لە چارچەوەی چالاکیەکانی کۆنگرەی ساڵانەی کۆمەڵەی ڕۆژ بۆ کەسانی کەم ئەندام شانۆی پیتەنەلکاوەکان نمایشکرا. پیتەنەلکاوەکان تێکستی نووسەر دارۆ عەزیز و دەرهێنانی ئاسۆ نووریە و کۆمەڵێک ئاکتەری کەم ئەندام ڕۆڵیان تیادا دەبینی. شانۆی پیتەنەلکاوەکان نووسینی دارۆ عەزیزە ڕەفیق و خۆشەویستم و کاتبێکی باش و سینارست و فلمسازێکی باشیشە لەگەڵ دارۆ ئیتفاقمان کرد کە ئیش لەسەر و پرۆژێ بکەم زۆری پێخۆش بوو. تەسەوەر ناکەن لە ماوەی کەمتر لە 25 ڕۆژ توانیمە عەرزێکی 50 دقەی حازر بکەم لەبەر خاتریەوەی کە کۆنگرەیەکی کۆمەڵی ڕۆژ هەبوو. من وتم لە باتی ئەو شێوە تەقلیدی کە هەیە وتار بوو ترێت و قسە بکرێت و دروستکە بخوێنرێتەوە با ئێمە بیکەین بە کللتور شتێکی جوان بکەین بە ئیشێکی فەنی کردیشمان. سارەکەی جەنابەت توێژی کەمەندام هیچ جیاوازێکی نییە لەگەڵ توێژەکانی تر. من بە درێژایی 35 ساڵ زیاتر لە مەجای مەسرحی شەکەم. تۆ بێت ئیخراجی ئیشێک بکەیت لەسەر من بەقەر جەستەی خۆم ئیشم لەسەرەکەی بەقەر خەیاڵی خۆ لەسەر جەستە میشەکەی کەمەندامێکیش بێت لە پرۆژەیەکە بەشداری بێ بەقەر جەستەی خۆی توانی تۆ ئیشی لەسەر بکەی. بەڵام من زۆر جار لە تاقەی جەستەی خۆی زیاتر نمونونەکەی کاک حکمەتە یعنی ئەو لەحزەی کە تۆپەکاچەشە بەسەریا و عەربانەکە یەکەوێ لەوانەیە خەڵک لە ناو بینەرەوە خەڵک جەرجیهین بکە ینی بڵێت چۆن دڵیات وای پێ بکە. بەڵام پێم وتوتمەوە لە تاقی خۆ زیاترە بەڵام بیکە کاتە کەمەندامانیان هیچ کەمتر نییە لە خەڵکی ساخ بە تایبەتی لە مەجای شان و تەمسیل و ئەوانەیە. ئەم شانۆگەریە لە نووسینی دارۆ عەزیزە پیتەنەلکاوەکان چیرۆکێکە کە باس لە نەهامەتی ئیتر هەموو دنیاکانە هەر بڵێ لە ناو کووردا و تێکەڵیشە لەگەڵی کێشەکانی ناو کووردا. پاشان ئەمە وەک ئەوەی کە شێتخانە بێ بەس هەریەکە و بە شێوازێکی جیاواز و کارکتەرەکەی منیش زیاتر بەرجەستەی ئەوواکە کە مێژوو ناتوانێت ئازارەکان بابەتەکان کارە ساتەکان و کە خۆی بگێڕێتەوە بە ئێستاشەوە. کارێکی واقعەیە یعنی هەموو ئەو کێشانە لە ناو کۆمەڵگای خۆشمانە هەیە ئەی بینین بە چاوی خۆمان بەڵام ئایا چارەسەرەکەی چۆنە ئایا بڵێن کۆتاییەکەی چۆنە بێت کۆتاییەکەی هەر بەوا بێت کە مێژوو نەیتوانیوە مێژوو بە بەڕاستەقینەکەی خۆی بگێڕێتەوانێ و بنووسێتەوانێ. کارکتەرەکان لە هەموو ڕۆیەکەوتایەتی ئەوەی کە لە جەنگا جەستەیەکی لە دەستداوە ئەوەی کە بڵێن ژنان بەرباران کراون پاشان زۆرێک لەوانە کە نووسەرەکانمان بەهۆی نەهامەتی ئەم زروفە و ئەم کارە ساتانی کە ڕوویە هەموو شتێکی بیرچۆتەوانێ نازانێت چی بنووسێت یاخود هونەرمەندە
مۆسیقارەتر یعنی لەم دنیاە نەماوە بەڵام هەر حەزی بە پیشەکەی خۆیەت یاخۆت شێوەکارە ئەمانەی هەمووی تێکەڵ کردووە زۆری تریشی تایە بەڵام ئێمە کورتەیەک لە دەقەکەی ئەو چیرۆکەی دار و عەزیزمان وەرگرتووە کە ئاراستەی ئەو کێشاناکە کە لەناو کۆمەڵگای ئێمەیە هەیە و پاشانیش هەمووی کۆبکەرەوانێ مێژوو ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەمانە بە هیچ شێوەیەک بەباشی ناگێڕێتەوانێ ئەو مێژوەش دەوری کارکتەری لیزایە کە من ئەو کارکتەرە بەرجەستاکەم لە ئاخیرایتر یعنی خۆیە کوژێ ئەتر ئەوە باسی ئەوەکە زیاتر